بەڕاستی سیستەمەکەی تێکیاوین و سەری لێ شێوانوین. ئێمە قۆناغەکانی 10 و 11 و 12 قوتابخانەکەمان بە فەرمانێک کە ناڕەسمیە ئەوەی بەڕاستی بێت هیچ نووسراوێکی ڕسمی نییە بە ئێمە بڵێ داخراوە تا ئێستا داواشمان کردووە کە ئەو نووسراوەمان پیشان بن، بەڵام بەهۆی نەبوونی گرێبەست لە نێوان حکوومەت هێرێم و کۆمپانیای سادبیستدا و نوێنەکردنەوەی ئەو گرێبەستە لە سیوەکی هەشتی 2024 کۆتایی هاتووە، بۆیە ناچارن داوایان کردووە کە کادری پێویستیان نییە بۆ قۆناغەکانی 10 و 11 و 12 ئەم ساڵ، لەبەرەوە داوایان کردووە کە ئەم قوتابیانە بگوازێنەوە بۆ قوتابخانەکانی تر. چەند قوتابی بێبەژە بن لەو سێ قۆناغەی 10 و 11 و 12؟ بەنسبەت سلێمانیەوە لە هەر سێ قۆناغەکە 139 قوتابیە. 12 ساڵە ئێمە ئەم قوتابیەکانمان لەم قوتابخانەیە بەردەوامن و بە ناوی نێودەوڵەتی قوتابخانەی ساویسی نێودەوڵەتیەوە ئێمە قوتابیەکانمان هێناوەتە ئەم قوتابخانەیە، بەڵام بەداخەوە وەکو چۆن بنیادێک خانوویەک بنیادەنەی لە 15 نهۆم بێت بگەیتە 12 و ئەنجا هەستی بیتەقێنیتەوە تەفلیشی کە ئێمە بەڕاستی ئێمە وایە بینی. من وەکو دایکی قوتابیەک لێرەکە لە مەرحەلەی نوۆیە هاتوون کردبوونەوەمان کردووە لەسەر ئەوەی کە قەرارێکی لە پڕ ڕوویاوە، ئەو قەرارش لە ماوەی 24 ساعتە بۆ کە دایک و باوک زۆربیان ئاگادار نین، بۆ یەکەمینەمان هاتووە. قەرارەکە ئەوەیە کە پۆلی 10 و 11 و 12 تیان نامێنێت. باشە من مناڵەکەم هەر لە ڕەوزەوە لێرە بووە، ئێستا هەتا مەرحەلەی نۆ هاتووە. پێم ناڵێ حکوومەت من ئەم مناڵم خەمەکەوە بیخەمە مەکتەبێکەوە کە لە سابیسی ئەهلیە بێت بە هەشتا وەرقە و دەفتەر ئەوانە ئێمە ئەم توانایەمان لەکوێ بۆ بەڕاستی چکە ئێمە مۆزەفین، هەموو تەبەقەکەمان مۆزەفین. داواکاریتان چییە؟ وڵای ئێمە داواکاریمان چیە؟ داواکاریمانەوە حکوومەت سل لەم دایک و باوکانە نەشێوێنێ، سل لە مناڵانە نەشێوێنێ بەڕاستی، یعنی ئێمە تا مەرحەلەی نۆ هاتووە. ئێستا ئەم کوڕەکەی من حالێن ئەمڕۆ قەلەقی ئێوە لە دایکە ئێمە ساڵێک تر بچمەکوێ، یعنی قوتابی ئێرە لە بروی منهەجیان زۆر جیاوازە، بەڕاستی ناکرێت، یعنی ناتوانم بچنە هەموو قوتابخانەیەکەوە، یعنی منهەجەکە زۆر جیاوازیەکەی ناتوانین بیانقەنە هەموو مەکتەب ئیلا سابیس نەبێت. بەڕاستی سیستەمەکەی تێکیاوین و سەری لێ شێوانوین، ئەبێت بە تەواتی یعنی منهەجەکەمان بگۆڕین ئەگەر لێرە دەرچین چونکە دایانخستەوە. بەدیلێکیان بۆ دۆزینەتەوە دوای ئێرە بچن لەکوێ بخوێنن؟ وەڵا وتیان یان بڕۆن بۆ مەکتەبێکی حکومی یان بڕۆن بۆ شوێی فاتەکە کەەوە زۆر مەسرفێکی زۆرە. ئێوە لە توانەتاندا هەیە بچن لە قوتابخانەیەکی تر بە پارەیەکی زۆرتر بخوێنن؟ وەڵا زۆربەی قوتابیان بۆیان ناکرێت. سەکاتی خۆی هەر سێ مەرحەلەکە کرایە پۆلی 11 و 12 بەس بەرە ساڵەکانیان کەم کردەوە، ئێستا نە 11 کراتەوە نەدەش 12 هەرگیز نییە چەند ساڵەکە. وەکو قوتابێک داواکاری چیە لایەنە پەیوەندیدارەکە؟ وەڵا ئێمە داواکاریمانە کرد یان بۆ شوێی فاتەکە داشکانێکی زۆر گەورەمان بۆ بکەن بۆی بتوانین بچین بۆی، یان ئەم مەکتەبە بکەنەوە، بەس ئەوە ناچێت هیچیان بکەن.